ژنێکی تەمەن 20 ساڵ بە ناوی ئیمان لە هەولێر لە شەقامی 100 مەتری دەکوژرێت و تا ئێستاش کەسیش نازانێت هۆکارەکەی چی بووە. ژنێک لە هەولێر کوژرا درەنگانی شەو تەرمەکەی لە شەقامی 100 مەتری فڕێدران چوارانی فرۆکەخان. بەپێی ئامارەکانی دەستگا پەیوەندیدارەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو 502 ژن کوژراون بە پاساوی شەرەف. هەر ئێستا دەیرێت تازە ژنێک کوژرا